لە دوای پەیدابوونی وێنەی فیلتەر لە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی سناپچات، تیکتۆک و ئینستاگرام خواست لەسەر نەشتەگەری جوانکاری زیاتر بووە، چونکەم فیلتەرانە وا دەکەن مرۆڤەکان چیتر بە ڕوخساری سروشتی خۆیان ڕازی نەبن. ڕۆژانە بە لێشاو هاوڵاتیان کە بەشێکی زۆرتریان خانمانن پەنا بۆ سنتەرەکانی جوانکاری دەبن و دەستکاری ڕوخسار و تەنانەت بەژن و باڵاشیان دەکەن. بە گوتەی بەشێک لە دەرووناسان کارگەشتوتە ئەوەی هێندە دەستکاری ڕوخسار کراوە بەشێکی زۆر لە یەک بچن، وەک دەڵێن ئەوەش جۆرێکە لە نەخۆشی. تۆرەگەشین کەمال پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری دەڵێت جوانکاری یەکێکە لە پسپۆرەکانی بواری پزیشکی. داهێنانی ئەم پسپۆریە لە خۆیەوە نەهاتووە، بەڵکو لە ئەنجامی پێویستدا سەری هەڵدا. سەرەتا جوانکاری بۆ ئەو کەسانە ئەنجام دەدرا کە بەهۆی کارە ساتێکەوە بەشێکی جستەیان یان ڕوخساریان تووشی تێکچوون دەبوویەوە یاخود هەر لە زگماکەوە کێشەیەک لە جستەیان هەبوایە ئەوە جوانکاریان بۆ دەکرا. بەڵام ئێستا جوانکاری بەشێکی بۆ بە مۆدێل و چاولێکەری و خۆ دەرخستن و بەشێکیش دەیانەوێت جوانتر دەربکەون. ئەو پزیشکەی پێست و جوانکاری ڕێنمایی ئەو کەسانە دەکات گەر پێویستیان نییە جوانکاری نەکەن. لە هەندێک باردا ئێستا بۆ تۆکس لەلایەن بەشێک لە پزیشکانەوە وەکو چارەسەر بۆ نەخۆشی سەر ئێشە پێشنیاز دەکرێت. دەرووناسێک پێی وایە فیلتەری سناپ یەکێکە لە هۆکارەکان بۆ تێکدانی دەروون و دروستکردنی دەیان و سەدان کێشەی خێزانی. دەشرێت ئافرەتان سروشتی خۆیانیان لە پێش ئاوێنە پێ قبوڵ نییە. نیشتمان جەمیل دەرووناس بە دەنگی ئەمریکای وت بێگومان ئەو کەسانە ناهاوسەنگن لە ڕووی دەرونیەوە و خاوەن دەروونێکی دروست نین چونکە متمانیان بە سروشتی بوونی خۆیان نییە. هەروە دەشڵێت زۆر جار خانمان لەسەر ئەم بابەتە لەگەڵ خانەوادەکانیان تووشی کێشەی خێزانی دەبن بەهۆی ئەوەی دۆخی دارایی خێزانەکە لەبار نییە بۆ تێچۆکانی ئەو جۆرە جوانکاریانە. پرۆسە جوانکاریەکان کە ئێستا لە هەرێمی کوردستاندا باون بریتین لە فیلەر و بۆتۆکس و نەشتەرگەری ڕێکردنی لووت و ڕاکێشانی پێستی دەم و چاو کە بە شێوەیەکی گشتی تێچۆکەیان لە $100 دەست پێ دەکات تا سەروی $3000. ئەو دەرووناسە ئاماژە بۆش دەدات ئەو کەسانی زۆر گرنگی بە ڕوخسار و جەستیان دەدەن و نایانەوێت خەتی پیریان لێ دەربکەوێت. کەسانێکن خاوەن عەقڵێکی پێگەشتوو نین، ئەوانە تەنیا تەمەنیان وەکو ژمارە لێ ڕۆشتووە، ئەگینە هیچ ئەزمونێکیان لە ژیاندا وەرنەگرتووە و قبوڵی ئەوەش ناکەن. پێیان بوترێت ئەوە پیر بوویت. بە گوێرەی ئامارێکی فەرمی کۆمەڵگەی نەشتەگەری جیهانی کە لە کۆتایی ساڵی 2023 بڵاوی کردوێتەوە مەزەندەی کردووە. لە ساڵی 2020ەوە تا 2023 بەگشتی 23 ملیۆن نەشتەگەری جوانکاری لە سەرانسەری جیهان ئەنجام دراون. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.